بەڕێزان سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان ئەخوازین خۆشحاڵین کە ئێوارەش لە پرۆگرامی ئەمڕۆ لەگەڵ هاوکارانم بە دیداری ئەوەی ئازیز و خۆشەی شادەبینەوە بۆ هیواین کە پرۆگرامی بێ بەدڵی ئەوەی ئازیز بێ. ئازیزان بۆ ئەم ئێوارەمان میوانداری بەڕێز پشتیوان هەڵەبجەیمان کردووە کە بەڕێزیان ڕۆمان نووسە تازەترین ڕۆمانی بە ناوی باخەوانی گوڵەکان بڵاوکراوەتەوە و ئەمانێت ئەمڕۆ باز لە ناوەڕۆکی ڕۆمانەکەی بکەین. کا پشتیوان زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ گەلی کوردستان سپاس بۆ ئێوە سپاس بۆ جەناب بۆ ئەم داوەتە بۆ ئەم میوانداریە سپاسانەکەم سپاس بۆ گەلی کوردستان کە هەمیشە لە خەمی گەنجەکان و لە خەمی ئەدەبیات و لە خەمی کتێب و لە خەمی نووسینایە سپاس بۆم. زۆر سپاس ئێمە خۆشحاڵین بەخێربەی سەرچاوان کا پشتیوان گەورەت کردین و پیرۆزبایی کتێبە نوێیەکەشت لێکەین. کا پشتیوان لە نووسینێکتا بەرچاوم کەوت کە باز لەواکەی لە دوای 7 ساڵ چاوەڕوانی. بۆچی 7 ساڵ چاوەڕوانی؟ 7 ساڵ ئەتوانم بڵێم سەرەتا بڵێن چەند هۆکارێکیە بوو کە تاخیر بۆ ڕۆمانەکە خۆی هەموو نووسینێ هەموو کتێبێ هەموو شتێک کە ئەنووسرێت تاخیربوونی لە چاپ هۆکارێکی هەیە بەڵام ئەو تاخیربوونە ئەوە ناگەێنێ کە بۆ نمونە لەو 7 ساڵیان من هیچی کەم نەکرد بێ یان دانیشتوم بە دیاریەوە یان بەڵام 7 ساڵ چاوەڕوانەکە بۆ بڵاوکردنەوەی ئەم ڕۆمانە بوو. 7 ساڵ چاوەڕوانەکە بۆ ئەمە بوو بەڵام لەگەڵ چاوەڕوانی ئەمەیە دوو کتێبیکەم چاپ کردو دوو کتێبیکەم بڵاو کردوێتەوە بەڵام ئەمە هەم لەبەر قەبارەکەی تۆزێ زیاتر بوو هەم لەبەرەوەی کە دەستگاکان ئامادە نەبوون چاپیکەن لای لە شوێنێکیش دام نابوو بۆ چاپکردن نزیک بە 1-2 ساڵێ چاوەڕوانم کردنە ئەوە بوو کە جواب بکرێ بڵێ چاپ ناکرێنە ئەوە بوو کە چاپ بکرێ تر زیاتر تاخیربوونەکەی زیاتر پەیوەندی بەو دەستگایەوە هەبوو کە ئامادە نەبوو نە جواب باتەوە نە چاپیکە زیاتر ئەوە تاخیری کرد بەڵام لە ماوەی ئەم 7 ساڵیان ڕانەوەستاوم یان دانیشتم بە دیارەوە هەمیشە نووسەر ئیشی خۆیەکە هەمیشە لەگەڵ دەقەکانە لەگەڵ نووسینەکانی کە ئیشەکات ئیتر کێشەی نییە چاپیکە یەکێک لە هۆکارەکانی کێشی هۆکارەکەی ڕەنگە لە خۆما بێ هۆکارەکەی پەیوەندی بە تەمەڵی خۆمە بێ زیاتر ئەوەندە لە خەمی چاپکردنیان نیم زیاتر جوانترین کێتە سەر کتێبێک ڕەنگە ئەوە لە خیاڵی ئەوە بڵاوکرێتوانین دڵنیایی زیاتر ئیشی خۆمەکەم زیاتر ئەوەیە تۆ ئەنووسی زیاترەوەی نەکەی بەڵام چاپکردن بۆ ئەوە جوانە تۆ ئیتر لە خیاڵ ئاسوودەیە بێ چاپکردن یعنی گرنگەکەی لەوایە تۆ ئیتر دەستێ بەتاڵە بێت و ئەتوانی لە ئیشێکی کە ئیش بکەی ئەتوانی بۆ نمونە ئەو کتێبەکە چاپە بێ ئیتر بڵێ هێز و تین تەیاتیە جۆرە لە جۆرەکان واد لێ کا تۆ بڵێ هاانتەیە تۆ زیاتر بۆ ئەوە نووسی کە چاپ بکرێ کە چاپ نەکرێ کەمێ خاوە بیتەوە بەڵام کە چاپ بکرێ و بچێتە ناو خەڵکەوە بخوێنێتەوە زیاتر تۆ هانەدری. بەتاکێت کاک پشتیوان ماوەی چەندێکە کە ئەم ڕۆمانەت بڵاو کردوێتەوە و لە کوێش بڵاوت کردەوە؟ بەڵێ زیاتر حەزمووی ئاماژە بە شتێکی کێش بم وەکو بڵاوکردنەوە نزیک بە 4-5 ڕۆژە چاپ کرا و لە سلێمانی بڵاو کراوەتەوە لە ئێستا ئەتوانین بڵین لە هەڵەبجە لە سلێمانی بوونی هەیە و لە داهاتووشە لە هەموو کوردستان لە هەموو کتێبخانەکان هەوڵ ئێنداینین بەڵام زیاتر بڵێن ئیشی ئەو شوێنەیە کە چاپی کردووە ئەو دەستگایی کە بۆی چاپ کردوم ئەوان ئەتوانن بڵێن ئیشتیا بکەن و لەکوێ بڵاویەکەن و لەکوێدایانیان زیاتر پرۆژەی گوڵیار بڵێن گروپی ڕۆشنبیری گوڵیار کە کاگێمە بەرزنجی ئیشی تیاکە و سەرپەرشتیەکە ئەوان چاپیان کردووە ئەوان سپۆنسەرین ئەوان کاریان تیا کردووە زیاتر مافی ئەوانە ئیشی تیا بکەن و سەرکەوتن. کاک پشتیوان لەبەرەوەی کاماوەیەکی زۆرە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە بە چەند مانگێک ئەتوانین مەزندەی بکەین کە هیچ واژوو لەسەر هیچ کتێبێک نەکراوە هیچ کۆبوونێک نەخراوە لە دوای ئەو دابڕانە زۆرەی خەڵکی لە بڵاوکردنەوە بە نمونە کە نووسەران یاخود هونەرمەندان بەگشتی بۆ بەرهەمەکانیان بۆ بڵاوکردنەوەی بەرهەمەکانیان پێشوازی خەڵک چۆن بوو؟ پێشوازی خەڵک خۆی عادەتەن بڵێن لە ئێسەیە لە ئێسەیە بەهۆی جیهانگیری و بەهۆی تەکنۆلۆژیا و بەهۆی ئەم ڤایرۆسەش کە هاتووە زیاتر بڵێن خوێنەر کەمێک سارد بۆتەوە خوێنەری پارتووک کەم بۆتەوە بەڵام دەقی جدی دەقێکە جوان بێ لە هەموو سەردەمەکانە لە هەموو کاتەکانە خوێنەری خۆی هەیە و پێشوازی خۆی هەیە بەڵام بۆ ئەوەی کە دڵنیا بین ئایا ئەم ڕۆمانە چۆن پێشوازی لەکرێ ئەتوان بڵێم جارێ زووە بۆ ئەوەی کە
هیچ بڕیارێکی لێبین پێویستە هەموو دقێک پێویستە چەند مانگە یان نزیک بە ساڵێ چاوەڕێی خوێنە بکە لە دوای ئەوە ئەتوانی تۆ ئاماژە بەوە بێ ئایا پێشوازیەکە چۆن بووە چۆن نەبووە بەڵام بۆکو ئەوەی کە ئەو دەستخۆشیانێک کە بۆ ماتووە ئەو ڕسالانێک وەکو دەستخۆشی وەکو پیرۆزبایم لێکراوە لە ئێسێشا بەم کاتەکەمە وەکو پێشوازێکی باشی لێکراوە و پێی دڵخۆشم بە ئەو پێشوازێکە لێکراوە لە ئێسێشا هیوای سەرکەوتنە بۆ خوازین کاکپشتیوان جامێ بێنێ سەرباسی ڕۆمانەکە و لە سەرەتاشا بە ناوی کتێبەکە یاخود ناوی ڕۆمانەکە دەست پێکەین بۆ ئەم ناوەت هەڵبژات بۆ باخەوانی گوڵەکان مەبەست لە ئەو ناوە چی بوو؟ خۆی ڕۆمانەکە بڵێن عادەتەن ئیشکردن لە ڕۆمانەکەیە کە ئەو ناوەڕۆکە کە بۆی دانی پەیوەندی ئەو ناونیشانەی بۆی دانین پەیوەندی بە ناوەڕۆکەوە هەیە ئەو ڕۆمانەی کە لەسەر چی ئەدوێ ڕۆمانە ئیشکردنە لەسەر چی زیاتر ئەو ناونیشانەیە کە دانرێ ئەبێ ڕەبتێکی هەبێت بە ناوەڕۆکەیەوە ناوەڕۆکی ڕۆمانەکەی منیش کەواتە کە باسی ڕۆمان ناوەڕۆکەکەیمان کرد ئەو کاتان ناوەکەمان بۆ ڕوونەبێتەوە بەڵام جارێنە باسی دیزاینی بەرگی کتێبەکە ئەکەین کەسایەتیەک لەسەر بەرگی کتێبەکە هەیە ڕوون نییە ئایم کەسایەتیە خانمە یاخود پیاوە بۆچی ڕوون نییە لەبەرەوەی لە جیاتی دەموچاوی کەسایەتەکە پەنجەمۆرێک دانراوە بۆ وەکو ئەوەی کە ڕوون نەبێ تقریبان کەمێ ڕوونە پیاو بێ یانی جلو شێواز و شتەکەی تقریبان لە پیاو ئەچێ بەڵام بە جوانی ڕوون نییە بەڵام ئەوەش ئەکەوێتەوە سەر ئەو کەسێک کە دیزاینێکە بە خۆشحاڵیەوە کاک ئومێد محەممەد کاک ئومێد محەممەد بەڵێ کاک کە دیزاین خۆشەویستیمان بۆ کاک ئومێدەیە دەستخۆشی لێکم سوپاسێکم دیزاینێکی جوانی کردووە ئەو زیاتر ئەی خوێنێتەوە زیاتر کە ئەینەری بۆ دیزاینێکە دیزاین وەکە خۆت ڕێەکەوی لەگەڵی پێڵێ کە حەزم لە چ شێوازێکی دیزاینە بە چی شتێ بکرێ بەڵامێتە دوای ئەوە ئەو ئیشی تیاکە ئەو ئەزانین ناوەڕۆکی ڕۆمانەکە بۆ منە بڵێن ئەو ڕۆمانە لە چی ئەدوێ ئەو دیزاین و ئیشی خۆیەتی ئەو تێئگا چی جۆرە وێنەیەکی بۆ جوانە چی جۆرە دیزاینێت چ جۆرە شێوازێ لە ئیشەکەیەت کەواتە دووبارە گەڕێنەوە سەر ناوەڕۆکی کتێبەکە و ئەبێت کاتێک ئەو کەسەی کە دیزاینی بەرگەکەی کردووە واقعی ڕۆمانەکە یاخود ناوەڕۆکی ڕۆمانەکە وای لێ کردبێت کە ئەم کەسایەتی دانا بەدڵنیایەوە زۆر جار خۆی ئەیخوێنێتەوە زۆر جار خۆی ڕۆمانەکە ئەخوێنێتەوە زۆر جایش کاتی ئەوە نەبێ خۆت بووی باسەکەی ناوەڕۆکەی پێڵێ ئەڵێ ناوەڕۆکی ئەم کتێبەی من باز لەوە ئەکات لە ڕێگەی ئەو ناوەڕۆکەوە ئەو چێ شتێکت بووە کا دیزاینێک بووەکە بەڵامێتر ئەوەش بە ڕێکەوتنی خۆت و خۆی ئەتوان هەتا چەند جارێت چەند وێنێک بۆ دووسەکە چەند دیزاینێک بۆ دووسەکە و بە پێویستی خۆت یەکێ لە دیزاینەکان هەڵەبژێری باش ڕەنگە زۆر لە گەنجەکان لە ئەنجامی زۆر خوێندنەوە ئەوە ڕەنگە بۆ خۆت ئەو هەستت بۆ دروست بوو بێ کاتێک کە زۆر خوێنیتەوە ئەم مرۆڤە پڕ ئەبێت حەز ئەکات بیکاتە سەر بەرگی سەر کتێبێک یاخود چەند پەڕەیەک ئەو شتانی کە لە ناخەیەتی و کە ناتوانە دەری ببڕێ هیچ کاتێک هەبووە گەنجەکان پرسیاری ئەوە لە تۆ بکەن کاک پشتیوان هاوکارمان بە دەستمان بگرە ئەمانوێت دەستکەین بە نووسینی ڕۆمانێک داوای وایان لێ کردو یاخود چۆن دەست پێ بکەن بە دڵنیایی هەبووە زۆریش هەبوو بەڵام گەرچە من لێرە ڕایەگەێنم ئەو ئاستەم نییە ینی من لەو ئاستیانیم بتوانم لە 100% دەستیان بگرم بتوانم لە 100% دەستیان بگرم و ڕاستەوخۆ پێیان بڵێم ئێوە لەو ڕێگایەوە بڕۆن بەڵام لەگەڵەوەشا دەستم نەناوە بەڕووی کەسەوە زۆریش هەبووە ئەتوانم بڵێم ژمارەیەکی زۆر هەبووە کە لە سەرەتایان هەر کەسێک ڕووی لێنابم بە دڵنیایەوە کۆمەڵێک ڕێنمایم کردووە بە دەقیش یعنی زۆر جار هەبووە چەندین پەڕەم بۆ نووسیوە کە چۆن دەست پێ بکات چۆن بنووسێت چۆن بڵێن یەکەم هەنگاو لەکیەوە دەست پێ بکە ئەمە بۆ گەنجێک کە ڕۆمانەکانی تۆ بەڵێ سەرەتایەتی و ڕۆمانەکانی تۆ کاریگەری لەسەر دروست کردووە ئەی کاکپشتیوان لە سەرەتای دەستپێکردنیە بەچی ڕۆمانووسێک کاریگەر بۆ وای لە کاکپشتیوان کردووە کە دەستکا بە نووسینی ڕۆمان هەڵبەت هەر نووسین نییە ڕۆمان نییە پێم وابێت کە لە شتی دیکەشان نووسی بەڵێ چیرۆکیش ئەنووسیت بەچی ڕۆمان نووسێک یاخود بەچی نووسەرێک متاسیر بووی بەڵێ من لە سەرەتاوە ئەتوانم بڵێم لەو کاتەوە تۆ لە سەرەتایی تازە فێی نووسینەبی سەرسام بووم بە قانع بڵێن شەری قانم ئەخوێندەوە باوکم خۆی خوێنەوەی نەبوو کەچی دیوانی قانعی بۆ هێنام حەزەکە بیخوێنەوە بەو خوێنەوارێک کەمە بەو کەمەی کە ئەتوانم بڵێن کە ئەتوانی تازە دیێر بخوێنیتەوە لەو سەرەتایە من ئاشنای قانع بووم یعنی بە قانع بڵێن
تاسیری هەبوو لەسەر من ئەو شێوازی خانە کە کلاسیکە دواتریش بڵێن چیرۆکی کەی لەو دیمنە کەی لەو دیمنە تقریبان کۆمەڵی چیرۆکە لە زمانی ئاژەڵانەوە کە ڕەنگە زۆربەمان ئەو کتێبەمان خوێند بێتەوە بەدڵنیایە ئەوەی کە ئەخوێنێتەوە سەرەتا بێت لەوە بخوێنێتەوە 1001 شەوەژەوە شتێکی کێشە بەڵام زیاترین تەسیری من زیاترین ئەوەی کە لە من تاسیری کرد بێت و ئیشی زیاتر لە منا کردبێ ڕۆمانێکی فارسی بوو هەرچەند بڵێن بیانەکەشی هەیە دوو ڕۆمانە بیزەبت ناوەکەیت بیر نییە ئەو ڕۆمانە زیاتر بڵێ هانیام ڕۆمانێک و تقریبان لە نێوان واقع و خەیاڵا بوو هەم ئیشکردن بوو لە واقع هەم ئیشکردن لە خەیاڵا تقریبان ئەو ڕۆمانە زۆر بڵێن هانیام وای بۆ خۆت حەزەکەی لە کام لایەنەیانە زیاتر بنووسی ئیشکردن لە خەیاڵاتە یاخود لە واقعە خۆی دووسەرەیە تۆ ئەبێت لە هەردووکیانە ئیش بکەیت ڕۆمان پێویستی بەوەیە کە لە هەردوو سەرا ئیش بکەیت پێویستی بە هەردووکی هەیە بۆ منە تۆ بیرۆکەی ئیشێکت هەیە بیرۆکە واقعە بۆ منە واقعی ژیانێکی ئاسایی هەیە ژیانێکە ئەو چیرۆکە لە واقع هەیە ئەو شتە ئەو ڕووداوە ئەو چیرۆکە هەر بابەتێ هەیە لە واقع هەیە و لە حقیقەتە هەیە تۆ بەڵام کە تۆ لە کاتی ئیشان ناتوانانی ئەم حقیقەتە بکەی بە ڕۆمانێکی گەورە ناتوانانی بەڕاستی بینوسیتەوە پێویستی بە ئیشکردنە لە فەنتازیا و لە خەیاڵە یعنی تۆ ئەبێ لەو کاتەیە تێکەڵێکی تێکەڵێ دروستکەی هەم واقعەکە بیتە ناو خەیاڵ هەم خەیاڵەکە بیتە ناو واقع لە هەردووکی تێکەڵەکەی بەو تێکەڵکردنە ئەتوانی لە ڕێگەی فەنتازیاوە لە ڕێگەی ڕێگەزەکانی نووسینەوە لە ڕێگەی چێژی خوێندنەوە لە ڕێگەی باگراوەندی معریفیەوە لە کۆمەڵە ڕێگاوە ئەتوانی تۆ دەقێکی سەکەوت بنووسی بەدڵنیاییەوە کاکشتیان باسیەوەمان کرد کە هەم ڕۆمانە نووسێت هەم چیرۆکە نووسێت لە کامیانە زیاتر خۆتی تابینیتەوە یاخود حەز بە کامیانەکەی زیاتر لەسەری بنووسیت بەڵێ ئەتوان بڵێم نووسەرانی دنیا بە تایبەتی نووسەری کورد کە دەست پێخە لە شعرەوە دەست پێخە هەمومان پێمان وایە بەدڵنیایی لە شعرەوە هەمومان هەستەکەین شعر ژانرێکی ئاسانە هەستەکەین یعنی شتێکە کەمتر قورسێتی تایە و هەستەکەین ئەتوانین لە شعرەوە دەست پێکەین توانین بنووسین بەڵام لە حقیقەتە شعر لە هەموو ژانرەکانیتر قورسترە لە هەمویان بڵێن ئەتوانم کە وتوشانە ئەڵێ شعر دایکی هەموو ژانرەکانە ئیشکردن لەکەواتە گرنگە لە قۆناغێکی قورسەوە دەست پێ بکەیت لە قۆناغێکی قورسەوە بەدڵنیایی هەرچەند پێمان وایە سووکە پێمان وایە شعر ئاسانە بەڵام شعر زۆر لەوە گەورەتر و زۆر لەوە قورسەکە ئێمە دەستی پێکەین بەڵام دوای شعر من بە چیرۆک دەستم پێ کرد ئەتوانم بڵێم سەردەمێکی باش ئەتوانم بڵێم ماوەیەکی چەندین ساڵ من بەس چیرۆک منووسی بەس خەریکی چیرۆک بووم بەڵام جیاوازی چیرۆک و ڕۆمان لەوێایە تۆ لە چیرۆک دەست بۆ شێوە وەڵان نییە یعنی تۆ بەو شێوازە ناتوانانی ئەوەی پێتە ئەوەی لە ناختایە ئەوەی درکی پێەکەی ئەوەی ئەتەوێ بیگەی ناتوانین لە چیرۆکا بیگەنی چیرۆک غەزایەکی بچووترێ هەیە یعنی شێوازەکەت ئەو شتەی ئەتەوێ بیگەێنی دەستی وەڵان نیە و ناتوانانی وە خۆی بیگەێنی لەو کاتەیە نووسەر پەناباتە بەر ڕۆمان لە ڕۆمانە زیاتر دەست وڵایە لە ڕۆمانە تۆ ئەتوانی لەم سەی دنیا بۆ سەی دنیا بڕۆی ئەتوانی سەدان کارکتەرێ هەبێ ئەتوانی پێم وایە هەر کەسێکیش ئەگەر بیوێ سەرەتا دەستکا بە خوێندنەوە لە ڕۆمانەوە دەست پێکات بەدڵنیایی ئەمە هۆکارەکەی ئەوەش بزانم بەڵام بەر لەوەی کە وەڵامم بیتەوە دەچینە لای راپۆرتێک کە هاوکارانمان بۆیان ئامادە کردوین ڕێکخراوی شنەبای خاک مەراسیمی بڵاوکردنەوە و ناساندنی کتێبی ژیان لە سەردەمی کۆرۆنا بۆ بەڕێز لەتیف حوسێن ڕێک دەخات فەرموو پێکەوە بینەربین
سپاس بێگومان من قەرزارباری هەموو ئەو ئازیزانم پێزانینی زۆرم هەیە چکەوانش پێزانینە بۆ کارەکەی من کتێبەکەی من ناوی ژیان لە سەردەمی کۆرۆنایە دوو تەوەر و دوو لایانی زۆر گرنگیم تیا تۆمار کردووە لایانی کۆمەڵایەتی و ژیانی خەڵک لەو سەردەمەیە بەتایبەتی ئەو دووسێ مانگەی کە سەرەتا کۆرۆنایەتەناوە هەتا وەکو هەژدەی چوار لایەنەکەی تریشی دیوە میدیایەکەیەتی من دیسانەوە ڕۆژنامە نووسێک لە بوارەدا دیسانەوە کارم کردو بەتایبەتی ئەو هەواڵە خۆشحانەی کە کاریگەری ئەرێنیان لەسەر دڵ و دەروری خەڵک هەبووە ئەوانەشم هەمووی تۆمار کردووە بۆیە دەتوانم بڵێم ئەمە ئەرشیفێکی گرنگە بێت لەسەر هەموو ئەو ڕووداوانی کە بەتایبەتی لە سەردەمی سەرەتای هاتنەناوەی کۆرۆنا لە کوردستانات بووە و من تۆمارم کردوون مەسەڵەن قەدەغەی هاتوچۆ لە چەند کەیک بووە و یا هاتوچۆ دەرگای قوتابخانەکان کەی داخراوە یەکەم نەخۆش لەکوێ بووە چەند بوو هەموو ئەمانەم ڕووداوانم لەناو ئەم کتێبەیە تۆمار کردو بۆ ئەوەی ئەگەر لە دوا ڕۆژان لێ کۆڵینەوەی کارێکی گەورەتر کرا بتوانرێمە کوسە چاوە بەکاربێنرێ. هیوای سەرکەوتن بۆ بەڕێز لەتیف حسێن هیواخوازین کە بەردەوام بێ لەسەر نووسینەکانی و ئێمە لەگەڵ میوانەکەمانە کاک پشتیوان هەڵەبجەیی بەردەوامە بین. کاک پشتیوان ئەو پرسیارم لە بەڕێستان کرد کە بۆچی کاتێک کە ئەتەوێت دەستکەی بە خوێندنەوە زۆرینەی لە ڕۆمانەوە دەست پێکات چی لە ناو ڕۆمانە هەیە وا لە تۆ ئۆکادیا خۆت ڕادەکێشێت بۆ خوێندنەوە حەزی خوێندنەوەت لا دروستەکات ئایا؟ بەڵێ ڕۆمان ئەتوانین بڵێن هەموو ژانرەکانی تایە تۆ ئەگە بتوێ بڵێن شارەزاییتە بێت لە شعرە ئەگەر حەزی لە چیرۆک بێ ئەگەر حەزی لە فەلسەفە بێ ئەگەر حەزی لە ئاینی بێ لە هەموو بابەتەکانی تایە ڕۆمان بڵێن بەپێی حەزی ئینسانەکان ژیانێکی تەواوی تایە ژیانێکی تەواو بۆ منە ڕۆمانوسێ لە ڕۆمانێکا باسی کارێتەرێکا لە ڕێگەی ئەم کارێتەرەوە باسی شارێکا باسی وڵاتێکا باسی سەردەمێکا ڕۆمانیش زیاتر نزیکە لە کۆمەڵناسیەوە نزیکە لە سایکۆلۆژیەوە بۆ منە باسی سایکۆلۆژی ئینسانەکە هەموو ئینسانێ پێی تەسیرە بێت بۆ منە باسی ئەچێ بەناو هەموو کوچە تەنەکانی سایکۆلۆژی ئینسانە لە ڕوانگەی زانستەوە لە ڕۆمانە زانست هەیە شعر هەیە هەموو چەمک و ژانرەکان هەیە بۆ منە کۆمەڵە فەیلسوفە بوون بە تایبەتی ژان پۆل سارتەر کۆمەڵە چەمکی فەلسەفی لە ڕێگەی ڕۆمانەوە عەرز کردووە بە فیلتەی ڕۆمانە ڕۆشتووە ڕۆمان کەمێ بۆ هەزمکردن ئەشێ ینی ئەو فەیلسوفانەی کە چەمکی فەلسەفەیان لایە کە ئەویان لایە کە بۆ نمونە شیکردنەوەی بۆ مەرگ بکەن بۆ ژیان بکەن بۆ کۆمەڵشکەن ئەگەر لە بواری فەلسەفەیە بیکەن کەم کەس تێگا کەم کەس بەو شێوازە بە قوڵی لە بابەتی مردن و ژیان تێگا بە قوڵی لە چەمەکانی کە تێگا لە ژیان تێگا لە ئینسانی بوون تێگا لە کۆمەڵێ شت ئەگەر بە چەمکێکی تقریبان زبری فەلسەفی بێ جوان تێناگی بەڵام تۆ کە بە فلتەری ئەدەبا ئەیبەی کە بە فلتەی ڕۆمانە ئەیبەی زۆر وردیەکەیتەوە ناسکیەکەیتەوە وای لێەکەی هەموو کەس تێ بگالی بەس ئەوەش لە هەموو ڕۆمانێکانە ئەوەش هەندێک جار هەندێک ڕۆمان هەیە هەر بە زمانە فەلسەفەکە ئەنووسێ هەندێک ڕۆمان هەیە یعنی وای لێ ناکە هەموو کەس تێ بگا بەڵام خۆی دوجار ئیشکردن لە ڕۆمانە بێت و وا بکەی بۆ هەردوو دی و ئیش بکەی وا بکەی بۆ هەم بۆ فەیلسوفان بۆ نوخبەکان وا بکەی هەم خەڵکێکی ئاسایش کە هیچ لە فەلسەفە نازانێ تێبگا کەواتە با بچینە سەر ڕۆمانەکەت بەڵام بەر لەوەی کا بچمە سەر ناوەڕۆکی ڕۆمانەکە و بزانم کام لایەنەی لە خۆی گرتووە ڕۆمانەکەی کا پشتیوان ئایا فەلسەفیە و تەنها ئەو کەسانی کە لە فەلسەفە تێگەن لەم ڕۆمانەی بەڕێزە تێگەن یاخود هەموو کەسێک و ئەو کەسانشی کە لە فەلسەفە تێناگەن لەم ڕۆمانەی تۆ تێگەن بەڵام پێم بڵێ بیرۆکەی نووسینی ئەم ڕۆمانە لە چیەوە دروست بوو؟ بەڵێ ئەتوانم بڵێم بیرۆکەی نووسینی ڕۆمانەکە لە سەردەمی حەڤەی شوباتەوە ڕوویا لە سەردەمی حەڤەی شوباتەوە من تقریبا دۆخێکم بۆ دروست بوو ترسێکم بۆ دروست بوو کە لە حەڤەی شوباتە دۆخەکە لە دەست دەرچێ دۆخەکە تەقینەوەی ڕوو بدا بۆ نمونە کارکتەرێکی سیاسی کارکتەرێکی سەربازی دۆخی ئەو سەردەمە بە ئاقارێدا بەرێ لەو سەردەمەیە بیرم لەوە کردەوە ئەگەر دووبارە شۆڕشێ ڕوو بدا دووبارە تەقینەوەی ڕوو بدا کودەتایە ڕوو بدا جۆیە لە جۆرەکان هەڵسانەوەیکی چەکداری ڕوو بدا هەر شتێکی ناوەنی ئایا چی ڕوو ئەدا
ئایا لەو حاڵەکاتەیە کوردستان چی بەسەریە ئایا خودی ژیان لە سەردەمی ئەو جەنگەی کە ئەکرێ ڕوو بدا چی ئەگوزەرێ لە هەمان کاتە هەر لە ڕێگەی لە ناوەڕۆکی داقیکێشا ئیشم لەسەر ئەوەش کردووە کە خودی شۆڕش چییە خودی ئایا خودی شۆڕش شەرعێتی هەیە ئایا ئەو شۆڕشانەی لە دنیای ڕویان داوە ئایا خودی شۆڕش چیە و شەرعێتی شۆڕش چییە ئایا شۆڕژگێر مافی ئەوەی هەیە وەک ئەوەی لە شۆڕشدا ڕۆدا ئەنجام بدا ئایا خودی شۆڕژگێر چییە؟ بەڵێ کەواتە باسی شۆڕشت کردووە بێ سوارچاکێکیش هەبێت لە نێو شۆڕشە ئەمێ بزانم سوارچاکی نێو شۆڕشەکەی تۆ ناو ڕۆمانەکەی تۆ کێیە؟ بەدڵنیایی لە ڕێگەی کارکتەرێکی سەرەکی ڕۆمانەکەەوە کە نای مەلەکیانە مەلەکیانی گوڵ ئەو ئیش لەسەرەوەی کە ئەکرێ شۆڕشێکمان هەبێ ئەکرێ ئێمە شۆڕشێک دروستکەین بەڵام شۆڕشێ بێ چەک لە هەموو دنیاە ئەو شۆڕشانەی بە چەک دروست بوون ئەو شۆڕشانەی کە چەک بەڕێوەی بردووە ئەو شۆڕشانەی کە لولەی تفەنگەوە ڕوویداوە لە هەموو عالەما دەرکەوتووە ئەنجامەکەی بە ئاقارێکی کە ڕۆشتووە کەواتە ئەبێت سوارچاکەکەت کەسێک بێت شەڕانگێز نەبێ یاخود بە چەک ئەوە نەکات کەواتە بێ ئەو کەسانە لە خۆ بگرێت کە ئازادی خوازن بە نمونە بە قەڵەمەکەیان شۆڕشەکە ڕابگەێنن یاخود باز لە شۆڕش بکەن کەواتە تۆ ئەمانەت بەرجەستە کردووە لە نێو ڕۆمانەکەتە بەدڵنیایی کۆی ڕۆمانەکە کە 284 لاپەڕەیە لە بەرگەوە بۆ بەرگ جۆرێکە لە سیرا جۆرێکە لە قسەکردن لەسەر شەرعێتی شۆڕش ئایا شۆڕش ئەبێت چۆن بێ ئێمە بڵێ لە ئێستاە دۆخێ خوڵقاوە لە ئێستاە بڵێن باردۆخێکی سیاسی ناهەموارەیە گەندەڵی هەیە کۆمەڵێشت هەیە ئایا لەم دۆخەیە ئەگەر ئێمە شۆڕشمان هەبێ چ دەکەین ئایا ئێمە چ جۆرە شۆڕشێکمان پێویستە هەموو بڵێن هەموو ڕۆمانەکە ئیشکردنە لەسەر ئەو شۆڕشە کە ئێمە پێویستە چ جۆرە شۆڕشێکمانە بێ لەگەڵەوەشا گەڕاومەتەوە بۆ بڵێن وەکو فلاشباک گەڕاومەتەوە بۆ مێژوی شۆڕشەکان شۆڕشەکانی کورد شۆڕشەکانی دنیا شۆڕشەکانی هەموو عالەم بە شۆڕشی چەکداری و بە شۆڕشی معریفی و بە شۆڕشی پیشەسازی و بە هەموو شۆڕشەکانەوە من مەبەستم بۆ لەوێ مەبەستم بووە کە خۆم قەنەعەت بە خۆم کەم پێش هەموو خوێنەرێ قەنەعەت بە خۆم کەم کە ئایا شۆڕش چییە ئایا ئێمە ئەتوانین ئایا شۆڕشێ بکەین خوێنی تیان نەڕژێ کاتە بە کێکرێت ئەو شۆڕشە کێن ئەو کەسانەی کە لە هزری کاکشتیوانان یاخۆ لە نێو ڕۆمانەکەی کاکشتیوانان باس کراوە کە پێویستە کات ئەوانە شۆڕش بکەن بەڵێ خودی نووسینی ڕۆمان خودی چیرۆک ئەتوانم بڵێم درۆیەکە لە پێناو سەلمانی حقیقەتەکە یعنی ئەوەی کە من ئەمەوێ ئەو کەسایەتیانە نین ئەو کەسایەتیانە لە هیچ کوێ دنیا نین بتوانێ دۆخێک چارەسەی دۆخێ بکات بەبێ خوێن ڕشتن نییە بەڵام لە ڕۆمانە تۆ لە چیرۆکە لە ڕۆمان لە هەموو شعرا لە هەموو شتەکانە تۆ جوانی خەیتە ڕوو تۆ ئەڵێ بەم شێوازە جوانترە لە درامایە ئەو خۆشەویستی لە درامەکەی باسەکە ئەو خۆشەویستی لە حقەتا نییە لە حقەتا لە هیچ کوێ نییە بەڵام تۆ نیشانی بینەری ئەڵێ ئەگەر ئەم خۆشەویستی هەبێ جوانترە منیش لە ڕۆمانەکەی ئەوم کردووە گوتومە ئەکرێ ئێمە شۆڕشێکیشمان هەبێ بەڵام یەک فیشێکیتیانە دەقێ ئەکرێ شۆڕشێکیشمان هەبێ یەک خوێنیتیان نەڕشێ ئەکرێ ئەوە خۆی لە شۆڕشی فکریان نابینێتەوە یاخۆ شۆڕشی فکری چۆن نەکرێت شۆڕشی فکری نمونەمان هەیە لە دنیاە نمونەمان وەک غاندی دەتوانم بڵێم ئیشێکی وای کردووە غاندی ئەو شۆڕشەیە کە لە هەندستان دەستی پێ کرد تقریبان شۆڕشێ بوو شۆڕشێکی ئینسانی بوون بوو شۆڕشێ بوو هەم لە ڕووی فکر و لە ڕووی ئینسانێتەوە هەموو ئازارەکانی چەشت هەموو زیندان هەموو ئازارەکان هەم نیسۆل ماندێلا هەم غاندی ئەوەیان کرد ئەو جۆرە شۆڕشەیان کرد بەڵام ئەوە بۆ سەردەمی خۆی بوو بۆ وڵاتی خۆیان بوو بۆ شێوازی خۆیان بوو لێرە من ئەمەوێ بزانم ئایا ئەکرێ لای ئێمەش نیلسۆن ماندێلایەکە بێ ئەکرێ غاندیەکە بێ ماتن لۆسەر هەیە بە تاکید ئایا ئەکرێ شۆڕشێ بکات و خوێنیتیان نەڕژێت لە ڕۆمانەکەیە هەتا کۆتایی حیوارەکان گفتوگۆکان لەو چوارچێوەیە ئەخولێنەوە بە دوای حەکیمی شۆڕش هاگەڕێن هەموو هەر پێنج کەسایەتەکەمان بە دوای کارکتەرێکە ئەگەڕێن کە ئەم کارکتەرە لە حقەتە حەکیم بۆ لە شۆڕشە حەکیمێک بووە کە
هەموو کێشەکانی لە شۆڕشا چارەسەر کردووە بەڵام دوای ڕاپەڕین دوای شۆڕشەکان دوای ئازادی ئەو کەسە خۆی ون کردو ئەو کەسە ئیتر وتوێتی ئیشی من تەواوتر لێرەیە من کۆتاییم هاتوو من ئەچم بۆ خۆم ئەژیمە چمیتر من کۆتاییم بە هیچ پەیوەندێکم بەدەسەڵات و بە کەواتە ئێمە چۆن ئەو کارکتەرە بدۆزینە خۆ ئەو کارکتەرە کە لە هزری توایە ئەبێ کێبێت ئیشکردنەکە زیاتر ئالەوەیە ئالەوەیە کە من هەم ئیشکردنەکە لەوەیە کە ئەمەوێ جۆرێ لە جۆرەکان خوێنەر تێبگەێنم کە هەم لاسایی ئەو کارکتەرە بکاتەوە لاسایی ئەو کاتەوە کە ئایا ئەکرێ تۆ هەم شۆڕژگەر بیت و هەم ئازادی خواست بی هەم شۆڕژگەر بیت و هەم ئینسانی بوونت یابێ هەم شۆڕژگەر بیت و هەم ئازاری کەس نەدەی هەم شۆڕژگەر بیت و هەم گوڵپەروەر بی ئیشکردنەکە زیاتر لەو چوارچەوەی ئەخولێتەوە بەڵام مەرج نییە ڕەنگە ئەوە بە نووسەرێک بکرێت بە شاعیرێک بکرێت بەو کەسانە بکرێت کە جوان ئەنووسن ئەگەر هەر لە ڕێگەی قەڵەمەکەیانەوە بێت قەڵەمەکەی دەستیان بێت ڕەنگە بتوانن شۆڕشێکی فکری یاخو شۆڕشێک بەرجەستە بکەن یاخۆ دروست بکەن بەبێ ئەوەی وەکو بەڕێزە باسێ کرد کە هیچ کە دڵۆپێک خوێنیت یا بڕژێت بەدڵنیایە خۆی لە حقیقەتە ئیشی نووسەر ئەوەیە خۆی لە ڕاستیا ئیشی هونەرمەند و نووسەر و شاعیرەکان ئەوەن کە ئەوەی سیاست ئەیشکێنێ ئەوەی لە جەنگا ئەشکێ ئەوەی لە نابوتەکانە ئەشکێ و لە گەندەڵەکانە ئەشکێ ئیشی نووسەر و شاعیر و هونەرمەند و ئەمانە ئەوەیە چاکی کاتەوە ئەو شکایانە چاکاتەوە لە ڕێگەی نووسینەکانیەوە لە ڕێگەی ئەو پەیامی کە پێیەتی لە ڕێگەی گەیاندنی ئەو حقیقەتەی کە لای ئەو هەیە بەڵێ باشە کاک پشتیوان ئێمە لە بەرەوەی ترگەشتینە کۆتایی پرۆگرامەکە بەڵام بەس پێم خۆشە بزانم کە ڕۆمانی باخەوانی گوڵەکان یەکەم کتێبی تۆیە یاخود دەمە چەندەمین کتێبە چەندەمین بەرهەمی تۆیە و لەگەڵ ئەوەشە لە دوای باخەوانی گوڵەکان هیچ پلانێکی کەت هەیە هیچ شتێکی کە هەیە لە بەردەستا و کە بتێ بڵاویکێتەوە بەڵام ئەگەر بە کورتی بە سپاس دەکەین بەڵێ سپاسانەکەم دەستخۆشتانەکەم بۆ ئەم دیدارەتان مەمنونم ئەمە ئەتوانم بڵێم پێنجەمین ئیشی منە پێنجەمین کتێبە سێ ڕۆمان و دوو کۆمەڵە چیرۆک ئەمە پێنجەمینەتی لە داهاتوشە کۆمەڵە ئیشی کەم بەدەستوەیە بەڵام تا ئێستا هین نەبوون تەواو نەبوون کە پێت بڵێم ئەو بەرهەمەیە ئەوەیە ناوی ئەوەیە بەڵام ئیش هەیە بە بەردەوامی لە نووسینە کار دەکەین ئێمە هیوای سەرکەوتنەوە خوازین کاک پشتیوان هیوا خوازین کە بە زووترین کات بەرهەمینە ببینین و نەوەستیت دەستخۆشیت لە یەکەین هیوا خوازم ئەو بینەرانی کە لێرەوە پرۆگرامەکە بینی هەچ کەسێکم ڕۆمانەشە بینێت ببینێت یا ئەو شۆڕشەی کە باست کرد ئەو شۆڕشە فکریە خود ئەو شۆڕشە هێمنی بەبێت چەک ئێمە پێمان وایە شۆڕش کە تەنها بە چەک بکرێت ئەوە لە بیری خۆمانە دەرکەین و ئیتر بیر لۆ بکەینەوە چۆن بە ئاشتی شۆڕشێک بڕخسێنین زۆر سپاس دووبارە بۆ ئامادە بوونێت ئێمە خۆشحاڵ بووین کەم ئێوارە لە پرۆگرامەکەمانە میوان بوویت و سپاس بۆ سپۆنسەری جلوبەرگەکانی شەم کە پۆشاکی ڕوبیا لە گەڕێکی ئاشتی سەر و مەکتەبی گەشە جلوبەرگی زۆر تایبەتیان هەیە ئێوە ژەتوانە سەردانیان بکەن و سپاس بۆ ئێوە هەتاکو ئێستا بینەرمان بوون هەتاکو ئێوارێکی دیکەی پرۆگرامی ئەمڕۆ دەبین و میوانی ماڵەکانتان ئاسوودە و تەندروست باش بن.